ئەمە بە شێوەیەکی ڕوون پێتان بڵێم سەرەتا کە ئەلانی بۆ کرا لە 2011 30 ملیار دینار خاوەن پشت بەشداری کردووە 44 میلیۆن دیناریش 44 میلیۆن دیناریش شاسوار عەبدولواحید قەرزی لە حکوومەتی هەرێم وەرگرتووە دۆلار 44 ملیۆن دۆلار قەرزی لە حکوومەت وەرگرتووە لەو ڕۆژەوە نە قەرزی حکوومەتی یاوەتەوە لەو ڕۆژۆ یان لە 2011ەوە چاڤیلاند ئیژەکە قەرزاری حکوومەتی هەرێمە بە 44 ملیۆن دۆلار بەنسبەتی خاوەن پشکەکانیشەوە بە 30 ملیار بەشداریان کردووە بەم پارانە شاسوار عەبدولواحید ڕێژەکەی بەبێ ئەوەی طبعاً هەمووی نایاساییە ئێمە لە وەڵامی ئەوەشە کە بۆچی ئیشمان بۆ ناکرێ لەبەرەوەی کۆمپانیەکە نایاساییە ئەبێ شاسوار عەبدولواحید بگیرێ ئامادە نین بیگرن لەبەر ئەوەی بە پارەی خەڵک کراوە بە پارەی حکوومەت کراوە ئەم چاویلانە ڕۆژانە ئیژەکە هەتا کوێستە قەرزی نە حکوومەتی یاوەتەوە نە قازانجی شیاوە بە خەڵک نە پارەکەی خەڵکی ژەگەڕێنێتەوە بۆ ماوەی 6 مانگیشی کردووە ئەبێ خودی خۆ بە تەسکەرە بیتە ژوورەوە یعنی ئەگەر من بیەم بۆ نمونە لەبەرەوەی کارتەکە نسبەیەکی زۆر قازانجی تیا بوو ئێمە بیرمان کردەوە وتمان ئەین بە کۆمەڵی مناڵانی تەلاسیما و بێسەرپەرشتان و ڕەوزە و حەزانەکان ئەو کۆنتاکتەمان کرد کاتێک هاتبوون بۆ ئێرە وتیان بابەیان خۆیان کارتمان نەدۆزیوەتەوە ئێمە کارتمان بۆ بێوەرژنیەوە کارت 2 ملیۆنی تایە هەیە 50 ملیۆنی تایە 50 ملیۆنەکە بەس بۆ خۆی هەیە 50 ملیۆن کارت بەس لە کورسیا سەرف بکە